عزیزان بەردەوامی لەگەڵتان لە چینە تەوەڕەکانمان لەگەڵ میوانەکانمان گفتوگۆکەی سەبارەت بۆ بابەتانی کە ئامادەمان کردووە. یەک لە بابەتانی کە ئەمڕۆ قسەی دەربارە دەکەین ئەویش ئەوەیە کە ئەنجامەکانی هەڵبژاردنی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەنراوە، بەڵام لایەنەکانی چوارچێوێژی تا ئێستا ئەنجامەکان ڕەت دەکەنەوە و پێی رازی نین و ئاماژیان بۆ شکورە کە سەختەکاری لاڵبژاردندا کراوە. ئەمە لە کاتێکدا کە زۆر کات باس لەواکەن یاخود زۆر لە لایەنەکان باسیواکەن بۆ یەکەم جارە لە عێراقدا هەڵبژاردنێکی ئەوەندە بێخەوش و بێکێشە ڕووبدات یاخود ئەنجام بدرێت. لە ئێستادا چاوەڕی دادگای فیدراڵی عێراق دەکەنەوەن بۆ ئەوی کە ئەنجامەکان پەسەند بکات وەگەر ئەنجامەکان قبول بکرێت جارێکی دیکە تانی لێ بدرێتەوە. ئەمە چەند پرسیارێکی دیکە بە دوای خۆی دادهێنێت. ئێمە گفتوگوێن بابەتاکەی میوانداری هەژار ڕۆژهار ماستەر لە یاسای گشتی ئەوکات مامۆستا ئیزانکۆ. مامۆستا هەژار زۆر بەخێربێی. مامۆستا بەخێراتی خۆشحاڵم کە لێرەی. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ بینەرانی شاشە جوانەی کوردسات نیوز. زۆر خۆشحاڵ بووین. مامۆستا دەمێ بابەتی کراوە دەست بکەین بۆی بزانین کە بەڕاستی تۆ چۆن دۆخەکە بینی ئەگەر لایەنە شیعەکان بۆ نمونە ئەنجامەکان قبول بکەن بە چ دۆخێکدا دەڕوات دۆخی عێراق و ئەگەر قبوڵی نەکەن بە چ دۆخێکدا دەڕوات چکە زۆر باس لەوا کرێت کە ئێستا ئەوان چاوەڕێی دادگای فیدراڵیەکەن. بەڵێ سەرەتا پێم خۆش ئاماژە بۆ کەم کەم هەڵبژاردننی ئەم ساڵ لە دەیدەی 2023 ئەنجام درا جیاواز بوو لە هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق لە زۆربەی ڕۆکان. یەک لە ڕووی شێوازەوە بوو کە ئەم بە هەڵبژاردننی ئەم جارە بە شێوەی فرەباز نەبوو و فرەباز نەبوو لە زۆربەی لە سەراستی عێراق. ئەمە خاڵێک بوو. خاڵێکی تر چۆنێتی جێبەجێکردنی پرۆسی هەڵبژاردنەکەەوە بوو زانیمە لە شێوازی ئەلکترۆنی و یاخود پیانەوت شاشە ئایپاد و جیاواز بوو کە ئەمە لە هەڵبژاردنەکانی پێشوو لە ڕێی ئەلکترۆنیەوە بەکارهات. ئەمە خۆی بۆ خۆی بەپێی ئەو چاودێرانی کە کراوە لە دەرەوە و لە ناوخۆی عێراق و بە تایبەتی وێن و ڕێکخراوە نەتەوەیەگرتووەکان و مەجلیسی ئەمن واروها چاودێری ڕێکخراوە ناحکومیەکانیش بامانشەوە لە سەراستی ناوخۆکە ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی پاک و بێگەر تا حدێک ئەژمار کراوە. بێگومان لە سەراستی جیان و هەرموو هیچ هەڵبژاردنێک بێکەم و کورتی نییە، بەس دەتوانین بڵێن ئەم هەڵبژاردنە باشترین هەڵبژاردن ئەژمارەکرێت تا ئێستا لەو هەڵبژاردنانی لە دوای پرۆسەی ئازادی عێراق جێبەجێ کراوە. دیارە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاریکی بەرچاویە بۆ ئەوەی کە گۆڕانکاریکە کرا لە ڕێژی دەنگدان و بەشداریکردنی هاوڵاتیان عێراق لە دەنگدانەوە گۆڕانکاریەکی گەورە لە شێوازی کورسیەکانە ئەنجامدرا. بۆیە زۆربەی ئەبینی لایەنە شیعەکان بوونەتە دوو بەشۆ لە ئێستادا. ئەبینین هەر لە دوێنێ یاخود پێرێ مقتەدا سەدرەڵێ لا شرقی ولا غربی حکومی ئەغلبیە لێ نە ڕۆژهەڵات نە ڕۆژاوا بە حکومەت لە زۆرینە پێک دێت. بەزەوەی کە تەناو لایەنانەیە ئەتوانین بڵین کە نزیکن لە وڵاتی ئێرانەوە یاخود بە تایبەتی هادی عامری تانەی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی کۆمیسیۆن داوە. ئێمە بیریشمان نەچێت کۆمیسیۆن دیارە ماوەیەکی زۆر چووە نزیکەی 2 مانگ زیاتر نزیکە بێتەوە لە 2 مانگ بەسەر هەڵبژاردنەکاندا بەپێی ئەو یاسایی بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیەتی کە ژمارە 30 ساڵی 2019 و لە مادەی یاسای 19دا باسی ئەواکات مەسان هەر بۆ خۆی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەستێکی هەیەیەکی قەزایی هەیە، دەستێکی دادوەری هەیە کە پێکهاتووە لە 3 دادوەر کە ئەم دادوەرانە بە سیفەتی پلەیەکە بن و ئەم دادوەرانە چیەکەن هەڵەسن لێکۆڵنەوەکەن لە تانە و ئەو سکاڵانەی کە لایەنە سیاسەکان یاخود کەسەکانی کە بەشداری پرۆسی هەڵبژاردنیان هەیە تانە و ڕەختن و سکاڵان هەیە. دیارە ئەو تانانە و سکاڵانی پێشکەش بە کۆمیسیۆن کراوە 1436 سکاڵا زائیدەن تانە پێشکەش بە کۆمیسیۆن کراوە. کۆمیسیۆن توانێتی بەداداچوون کات و چونکی هەر تانێک کە پێشکەشەکرێ ئەبێ ئەدلەی تەواو بێت و ئەو بێ کە ئەو سێ دادوەرە بەڕێزا بگەێنە بە قەنەعات گۆڕانکاری تیا بکەوە. ئەو بینیشمان کۆمیسیۆن دوای دووبارە پیاداچوونەوە بە ژمارەی هەڵبژاردنەکان و دەنگدانەکانەوە لە هەندێک وێزگەی کە هەڵبژاردننی دەسی کرا. ئەمە وای کرد 5 کورسی لە کۆی ئەو 320 کورسیەی کە دانراوە لە پرۆسی بازنەکانی هەڵبژاردندا 5 کورسی گۆڕانکاری بەسەرابێەوە بینیشمانیکێت نیشتمانی کورسان 2 کورسی وەرگرتەوە لەو 5 کورسیە. ئەمە لەلایەکوە تێبینی ئەوە ئەکرێت کە کۆمیسیۆن لە ئێستادا ئەنجامی هەڵبژاردنەکە ناڕاستای دادگای فیدراڵیەکە و دادگای فیدراڵی یەکێک لە ئەرکەکانی پێم خۆش لێرە سەرتا پێناسەیەکی دادگای فیدراڵی بکەین پاشان بینە سەرەوە پیادە دیارە دادگای فیدراڵی عێراق سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری عێراقە و یەک کە لەو سێ سوڵتەیە کە لە عێراقە سوڵتەی جێبەجێکارە سوڵتەی یاسادانەر و ئەرکی ئەنجومەنی لێرە دادگای ئەنجومەنی باڵا هەڵساوچی دروستکۆ دادگایەکی دروستکۆ نادناوە دادگای فیدراڵی عێراق.
ئەم دادگایە بە پێی یاسای ژمارە 30 ساڵی 2005 ئەم دادگایە دامەزراوە و هەروە لە دەستوری عێراقی دەستوری هەمیشە عێراقی ئاماژە بە چۆنێتی دامەزرانی ئەم دادگایە کراوە کە لە مادەی 93 دەستوری هەمیشە عێراقی ئاماژەی پێکراوە و هەروەها مەسەن بە قۆناغەکان و شێوەی هەیکەل و ئەو کارانی کە ئەم دادگای ئەنجامێدا و پاشان لە مادەی 94 کە مادەیەکی گرنگی دەستوری هەمیشە عێراقا ئەڵێ هیچ کەسێک هیچ دەسەڵاتێک بۆی نییە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق ڕەت کرێتەوە ئەبێ هەموو دەسەڵاتەکان ملکەچی دادگای عێراقی بن. بۆیە دادگای فیدراڵی عێراق یەکێک لە کارە هەرە گرنگەکانی ئەم دادگایە ئەوەیە کە هەموو هەڵبژاردنەکانی عێراق کە ئەنجامە درێ بە تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم دادگایە بێ بەڕای لێدا و پەسەندیکە. ئەوەی کە ئەیبینین ئەمڕۆ ئەوەیە کە مەسەن کە زیاتر باوە ئەوەی کە لە سوسیال میدیا و لە هەواڵەکانە باسەکرێت تەنها هادی عامریە کە تانی پێشکەش کردووە دوێنێ تانی لە دادگای فیدراڵی عێراق پێشکەش کردووە لەسەر ئەنجامە بەرایانی لەسەرەوە ئەنجامانی کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە و وەگەوەی منیش بیستێتم بە داداچوونمان کردووە پێچێت ئەمڕۆژ لایەنێکی کوردی تر بچێتانە لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا دیارە بیریشمان نەچێ هەیکەلەی مامۆستا هەژار ئەم تانە لێتان و ئەم گلەی بۆ نمونە لایەنەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتێکدا کە لە پێشتردا تانە هەبووە بە دوواداچوون پێداچوونەوە بە دەنگەکاندا کراوەتەوانێ هاکات لەگەڵەوە ژاکاندار بووین کە هەژماری دەستی بۆ دەنگەکان کرا بۆچی قەنەعەت ناکەن و بەدەر لەمە و دادگای فیدراڵی چۆن مامەڵە لەگەڵ ئەمایەکە چکەمان تەڵەبێکیانە بۆ تەڵەبەکەیان جێبەجێ کراوە دووبارە دایانەوێت تانی دیکە خود داواکاری دیکەیان هەبێت لە شێوازی هەیکەلەی پێم خۆشە شێوازی هەیکەلەی دادگای فیدراڵی خۆی لە سیانزە دادوەر پێگاتوە نۆی ڕسمیە ڕەسەنن و چواران احتیاتن لەم نۆیە تەنها دوو دادوەری کوردمان هەیە و حوتیان سەر بە ڕەگەزەکانی ترن ئەبینی سیانیان شیعەیە دوانیان سونەیە یەک مەسیحی و یەک تورکمانن دیارە هەر دادگا بۆ جێبەجێکردنی دادپەروەریت خۆتۆ ئامانجی دادگا یاخود هەر ئەیەکی قەزایی دادوەری چێ جێبەجێکردنی دادپەروەریە بۆ جێبەجێکردنی دادپەروەری تۆ گرنگە گوێ لە هەردوو لابگری و قەنەعەتی وەکو بڕیاری یەک لاکەرەوە دەی دیارە ئەمە یەک ئامانجی جێبەجێکردنی دادپەروەریە لە عێراقا و بیریشمان نەچێ عێراق زۆر جیاوازە لە زۆربەی وڵاتەکانی ناوچەکانی دیکە چونکی ئەبینی عێراق فرە نەتەوەیە فرە ئاینە فرە مەسەبە هەر لە ناو خۆیدا چەندین گۆز و قەبیلەی تا چەندین ڕای جیاوازی هەیە بۆیە ئەلێرە مەسەن ئەو دادبەرانە بە هەمان شێوە تانەکان وەرەگرن و ئەلێرە هیچ مودەیەکیش دیاری کراوە چونکی بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق هیچ مودەیەک لە بەردەمیان نییە بڵێ بتوانێت لە ماوەی 15 یاخود 30 ڕۆژە یاخود لە ماوەی چەند ڕۆژە ئەوە دادگا سەربەخۆیە لەوەی ئەو مودەیە لە چی مودەیەکا جاوداتەوە دەسەڵاتی ڕاهەیە عفو لێرە ڕاتگرم ئەوەی کە مودەیەکی بۆ دیاری نەکراوە بەپێی پێشبینی چاودێرە سیاسیەکان باز لەو دەکەن کە ئەگەر هەیە دادگای فیدراڵی دوا بڕیاری ئەنجامەکان دوا بخات تاکو لایەنەکان تەوافقی سیاسیەکرێت ئەمە کاریگەری لەسەر پێگەێنانی نوێ حکومەت و ئاڵۆزترکردنی ڕۆژ عێراق نییە خۆی زۆر ڕاستە بەس یەک شتێکیشمان بیر نەچێت دەسەڵاتی دادگای فیدراڵیە سێ دەسەڵاتی هەیە لە سەرنجامی پرۆسەی هەڵبژاردنەکە دەسەڵاتی یەکەمەوەیە بۆیە ئەم پرۆسەیە پەسەند کات و زۆربەی پێشبینیەکان بەواچێکە دادگای فیدراڵی عێراق ئەم پرۆسەیە ئەیبینی کە لەگەڵ شەقامی عێراقی و ئەو دۆسیانی کە پێشکەش کراوە دوو مانگ تاخیر بۆ بێداداچوون کراوە سەر تانۆسکاڵەکان ئەمە خەڵک بۆی هەیە بە زۆربەی ئەگەرەکان ئەگەری پەسەندکردن زۆر بەهێزە و حاڵەتێکی ترمانەیە کە دەسەڵاتی دادگای فیدراڵیە ئەم هەڵساردن چێتە قۆناغی دۆمەسم بۆ ماوەیەک ڕایگرێت هەڵبسێرە و خاڵەتی سێمیژەوەیە کە دادگا ئەگەر بینتیش مەسەنە تەزویراتێکی زۆر فرتوفیاڵێکی زۆر ئەتوانی هەڵی بۆشێنێتەوە بەس هەموو ئەگەرەکان هەتا ئەم قۆناغا لەوایە کە دادگا پەسەندی کات و دادگای فیدراڵی چونکی بە داداچوونێکی زۆر کراوە چونکی هەر کەسێک کە تۆ تاناچی ئەچیتە دادگای فیدراڵیتان ئەبێت تۆ بەڵگای یاسایەکان بەری دۆکۆمنتەکان بەری بڵێ بم ژمارە بەم بەژمارە کراوە خاڵێکی تریش بیرمان نەچێت ئێمە بە پێ و یاسا و دەستورەی عێراق کە هەمانە هەمیشەیە باس لەواکە دەگەر هاتوو مەسەن لە ئێستادا پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانی عێراق خۆی هەڵەوەشێنێتەوە و ئێمە بیرمان نەچێگەرەمە دۆخە ئەمانە هەمووی ئەگەرن احتیمال لە ڕوودات ئەگەر هاتووم دۆخە درێژە بخیانێتەوەی کە ئێمە مەسەن پەرلەمان خۆی هەڵەشانەوە ئەوسا بۆشایی یاسایی دروستە بێت ئەم بۆشایی یاسایە کە دروستە بێت بمانێنمان ئێ وەزعی کە لە عێراق وەزعێکی ناسکە مەسەن بتوێت شەڕی داعش لە پێشمانە و ئەو هۆزەکان و بینی سونە و شیعەوە ماڵی شیعە لە ناوخۆیانە یەک نین و بمانەوێت
وەک لەسەر ئاسی نەتەوەیش ئێمە و مەسەن ئێمە وەک نەتەوەی کورد و عەرەب وەک نەتەوەیەکی تر چۆنێتی تەعامولکردن ئەمە خاڵێکە کە دروستە بێ و بیریشمان نەچێت یەکێک لە هەر بابەتە گرنگەکان بابەتی ئابووری عێراقا پێم خۆش ئاماژە بۆ کە مەسەن عێراق لە دۆخێکی قەیرانایی ئابووری زۆر هەیە ئەگەر بچێتە ئەم دۆخە تاخیر بێت مەسەن حکوومەتی عێراقی تەشکیلە نەبێت کە کوێ بۆ شای فەراغی یاسایەوە ئێمە کێشەیەکی ئەومان دروستە بێ عێراق چۆن نەوتە فرۆشەوە چۆن داهات بۆ خۆی پیاکەوە چۆن موچ و داهاتی خۆی جێبەجێکە ئەمانە هەمووی ئەگەرن بەس بە هەموو پێشبینیەکانی ئەوەی کە لایەنی سیاسیەکان هەتا ئەم ڕۆژ کە هەیە بۆ خودی خۆم گەشتبینم پێچێت بە تەشکیلکردنی حکوومەت کاتی پێ ئەچێت بەسەر لە هەموو ئەگەرەکانەوەیە کە حکوومەتی عێراقی توانین بڵین لە ماوەیەکی داهاتوودا ئەچێتە تەشکیلە بێ و دروست دەکرێت. باشە مامۆستا پێت وایە دادگای فیدراڵی بە ئەنجامەکانی کاریگەری دەبێت لەسەر دۆخی عێراق و لەسەر پێکێنان چکە هەمیشە هەمووان گۆڕاڵی دادگای فیدراڵین هەمووان بە شێوازێک لە شێوازەکان تانە و دوودڵی و دەردەدڵیەکانیان دەبەنە دادگای فیدراڵی با بەم شێوازە قسە بکەین ئەگەر بۆ نمونە ئەو بڕیار بدە ئەو بڕیارە یاخود ئەو ئەنجامانی کە دادگای فیدراڵی قبوڵی بکات و بڕیاری لێ بدە پێت وایە ئەمە دەبێتە ڕێگەیەک بۆ ئەوی کە حکوومەتی عێراق زوو پێک بهێنرێ و دۆخی عێراق هێور بکرێتەوە. بەڵێ چونکی وەک ئاماژەم پێکرد لە مادەی 94 دەستوری هەمیشەیە هەموو دەسەڵاتەکانی عێراق و هەموو لایەنە سیاسیەکان و هەموو هێزەکانی ناوخۆی عێراق پابندەکە بە دادگای فیدراڵیەوە هیچ بڕیارێک لە سەروی هیچ کەسێک بۆی نێتانە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراقدا و بەپێی هەموو ئەو بابەتانی کە بە تایبەتی ئەم شەو زۆربەی میدیاکانی عێراق و بەشێک لە میدیاکانی وڵاتی عەرەبی و بە بەرنامەکانی کوردساتیش لەسەر ئەنجامی ئەوەیە بە هەموو گۆڕانکارەکان لە ئەگەرەکان لەوەدان کە دادگای فیدراڵی لە پەسەندکردنی پرۆسەی دەنگدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشوەختکە ئەنجام درراوە پەسەند دەکرێت بەس بیریشمان نەچێت چونکی دروستبوونی دەوڵەت خۆی لە خۆیدا بڕیارکردنی تەشکیلەی حکوومەتی عێراق هەروە ئاسان نابێ وەک هەر باسمان کرد چونکی هەر بۆ ئێمە بۆ خۆمان لە ناو کوردە ئایا کوردەکان یەک دەنگن ئایا داواکاری کوردەکان چییە و ئایا شیعەکان شەقامی شیعی لە ئێسادا بمانوێ نەمانوێ دوو بەرن بەرەیەکان کە بەشی بە تایبەتی بەوانە ناوەزان دەکرێن کە نزیکن لە ئێرانەوە بەشێکشان لەوانەی کە لەسکە لەگە شەقامی عێراقیان و سونەش بۆ خۆی متاڵەباتیە ئایا ڕازیە شیعە بەوە ڕازی جارێکی تر مەسە مستەفا کازمی بکرێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئایا سونە کە ئەم جارە جەماعەتی مەسەن بڵێن حەلبوسی کەمترین دەنگیان ناو چواردە کورسیان ئایا ئەوان ڕازین هەر ئێمەی کورد بۆ خۆمان ئایا لەسەر پۆستەکان ڕازیە بینەوە ئایا هێزێکی تازە هاتوتە ناو بتوێنێتی هاتوتە ناو هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەو داوای متەڵەباتی چی ئایا بەشداری حکوومەتەکە ئایا کورد دەتوانێت بە هەمان پۆستەکان و امتیازاتی پێشوەرگرێت و ئایا ماتوانین ئەو پۆستانی کە هەمانە پڕیکەینەوە ڕاستامانم گرفتی و ئەزحم. بەڵێ دکتۆر بینە سەر ئەو بابەتەی کە دادگای فیدراڵی هەندێک کات تانەی لێ ئەدرێت و بازەوە دەکرێت کە ئەمیش دەستێوەردان هەیە بەپێی ئەوەی کە باست کرد دادگای فیدراڵی لە هەموو لایەنەکان هەم لە سونە هەم لە شیعە و هەم کورد و لایەنەکانی دیکەی پێکاتی ئەو دادگایە بوونی هەیە تا چەندە دەتوانێت سەربەخۆ بێت لە هەر بڕیارێک هەر بابەتێک کە بیەوێت قسەی لەسەر بکات. بۆ خۆی بابەتی دادگای فیدراڵی من پێم خۆشە باسی ئامارێکت بۆ بکەم تا ئەمڕۆ 2227 کەیسی دۆسی یەکلایی کردوێتەوە و مەسەن ئەم دۆسیانە بریتی بۆ لە دۆسیانی کە لە مەسەن لە عێراقەوە پێشکەش بە دادگای فیدراڵی کراوە باشە مەسەن پێ بیرمان نەچێت ئەم دادگای فیدراڵی کاری چییە یەک کاری چاودێریکردنی ئەو دەقە یاسای پرۆژە و بڕیارانەی یاسایانەی کە لە عێراق دەرچێت پێچوانەی یا دەستور نەبن چونکی دەستور دایکی یاساکانە ئەمە خاڵێکی تر مەسەن ئەو تان و تۆمەتانی ئاراستەی سەرۆک کۆمار یاخود سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یاخود وەزیرە بەڕێزەکان و یاخود بەڕێوەبەرە گشتەکان یاخود وەزارەتەکان نەکرێت ئەمە خاڵێکی تر مەسەن ئەو ناکۆکەکانی بینی حکوومەتی ناوەند یاخود مەرکەز لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانە ئەمانە هەموو دۆسیۆ سکاڵانن کە ئەچنە دادگای فیدراڵی لێ بڕای لێدرێ دادگای فیدراڵی عێراق هەتا ئەم بڕیارەی ئەمڕۆ کە دراوە لە ساڵی 2021 ئەتوانین تا حەدێکی زۆر دادپەروەر بووە و بێلایانی پێوە دیارە بەس ئەوەی کە من پێم خۆش نەبوو تەداخلی و قۆناغە بکەوین ئەوەیە کە لایەنی شیعی کە لەم ساڵی 2021 لە دانیشتنی ژمارە 25 ساڵی 2021 داوای ئەوە کردووە کە 3 کورسی بەلایەنی شیعی فەقی زیاد کرێ بۆ ئەنجومەنی دادوەری
کە ئەمە ئەیبینی مەسن لە وڵاتی ئێرانیش بە ئەمان شێوێ لە وڵاتی ئێران سەرڕایەوەی مەسن تۆ پەرلەمانت هەیە مەجلیسی نیگابانی پێڵێن شورای نیگابانمان هەیە 12 ئەندامی هەیە ئەمانە 6یان یاساناسن و 6یان لە بواری فقیان بەس ئەم داواکاری کە لایانی شیعی داوایە کا دەمە ئەتوانین بڵێن هەوڵێکە بۆ ئەوەیە کە سەروەری و دادپەروەری و یەکسانی لە ناو دادگای فیدراڵی عێراق نەمێنێت چونکی ئەو کاتەوان ئەو سێ ئەندامی لایەنی شیعی زیاد دەکەن کە لەسەر فقی شیعەیە ئەوەیە کێشەکە تا ئێستا ئەوەیە کە ئەمانە دەنگیانە بێت ئەتوانن بەشداری دەنگدانکەن ئایا گەرم بەشداری کات ناگێت چی کاریگەرێک لەسەر هەڵبژاردنەکانە بێتەوە ئایا لایانی شیعە نابێت بە زۆرترین چونکی ئێمەزانی هەموو بڕیارەکان هەموو کێشەکان هەموو دۆسیەکان لە دوجار ئەچێتەوە دادگای فیدراڵی و دادگای فیدراڵی بڕیارەدا بە ڕێژەی دەنگدان بەداخۆ ئێمە کە تەنها دوو کوردیش وەک کورد بەشدارە لەو دۆسیە ئەمە خۆی بۆ خۆی قۆناغێکە بەس ئەوەی کە ئەم قۆناغی ڕاگرتووە ئەوەیە کە ئەم داواکاری پێچوانەوەی دەستورە چونکی لە دەستوری عێراقی هاتووە کابێ یاسای وڵاتی عێراق وڵاتی عێراق وڵاتێکی تا بڵین کۆمەلگایەکی مەدەنی و شارستانی پێشکەوتووە بە دوورە لە ئاینیەکی تایبەت و مەسەبێکی دیاری کراوە. باس مامۆستا هەژار کۆتا پرسیارەکەمیش ئەوەی کە ئەگەر دادگای فیدراڵی ئەنجامەکان ڕابگەێنێ هەچ بڕیارێک بدە کەس دەتوانێت تانە لەم بڕیارە بدات؟ نەخێر بەپێی دەستور کە دایکی دەستورەکانە مادەی 94 ئاماژەی پێکە لە مادەی 94 دەستورە هیچ هێزێک و هیچ دەسەڵاتی و لایەنی سیاسی بۆیان نییە تانە لە بڕیاری دادگای فیدراڵی بدەن چونکی دادگای فیدراڵی هە بڕیارێک دەدات وەک ئاماژەمان پێکرد لۆکردنەوەی تەواوەکرێت لە دۆسیەکان لە بەڵگەکان لە ئەدلەکان و هەموو بە قۆناغەکانە ئاڕۆن و چونکی بە کۆتا قۆناغگاتە دادگای فیدراڵی هەر بۆ خۆی مەسەن لە کۆمیسیۆن دادگا و سێدادبەرە بەڕێزە هەیە قەزایی بڕیاریان داوە با پاشان لێ سەیریتانەکانەکرێتەوە لەبەر جێبەجێکردنی دادپەروەریدانە و هیچ لایەنێکی سیاسی و هێزێکی سیاسی و یەک دەسەڵاتێک بووی نێتانە لە بڕارەکانی دادگای فیدراڵی بدات لەسەروی هەمووی دەسەڵات و یاسایەکەوە و من بۆ خۆم گەشتبینم ڕاستەدا تەشکیلی حکوومەتی عێراقی دو ئەکەوێت تا مدەیەک ئەوە بە حکمی ئەو نەتەوەی فرەمەسەبیە بەس بە هەموو پێوەرەکان بە ناوانی کە هەیە ئەمڕۆ لە کوردستانە گەشتبینین بۆی کە پەسەند دەکرێت. زۆر سپاس بێەوە دەستیێوەش زۆر سپاس بۆ مامۆستا هەژار هۆشیار ماستەر لە یاسای گشتی و مامۆستای سانکۆ کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە بوون دووبارە مامۆستا زۆر بەخێربێن.